بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی بەڕێز سڵاوی خوای گەورەتان لێبێ. خۆمان بە خۆشحاڵ دەزانین کە لە ئەڵلقەیەکی تری لە ئەڵلقەکانی بەرنامەی ئاسۆکانی هزر بە خزمەت جەنابتان دەگەینەوە بۆ درێژەدان بە باس و بابەتە فکرەکان و گفتوگۆ سەبارەت بە بابەتە ئاریشە لەسەرەکان لە بواری فکر و ڕۆشنبیری ئیسلامیدا. وەک بیرخستنەوەیەک ئەم بەرنامەیە سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری، خاوەنداریەتی و سپۆنسەر و پێشکەشکارێتی و سروشتی بەرنامەکە وایە کە کەسەکان دەگۆڕێن و شێوەیەکی گفتوگۆیانە بەخۆیەوە دەبینێ و کەس تێیدا پێشکەشکار نییە. بەڕێزان، تەوەری ئەم بەرنامەیەمان بریتیە لە باسکردن لە کەلەپوری ئیسلامی. لە خزمەت بەڕێزان کاک دکتۆر کەریم داودی، توێژەر و نووسەر لە بواری فکر و ڕۆشنبیری ئیسلامیدا، و بەڕێز کاک دکتۆر بەختیار، مامۆستا لە کۆلیژی زانستە ئیسلامیەکانی زانکۆی سلێمانی و سەرۆکی بەشی خوێندنی ئیسلامی و بەندا مامۆستا لە هەمان کۆلیژ. سەرەتا بە پێناسەی ئەگەر بە پێناسەی کەلەپور دەست پێ بکەین، کەلەپور مەبەستمان پێ تووڕاث، دەتوانین بڵین بە شێوەیەکی سادە و ساکار کەلەپور بریتیە لە تۆماری تەواوی چالاکی مرۆڤەکان لە سەدەکانی پێشوو لە هەموو بوارەکانی ژیاندا کە کاریگەریان هەیە لە سەر ئێستا و لە ڕووی بیرکردنەوە و لە ڕووی هەڵسوکەوت و مامەڵەی گەلان لەگەڵ یەکتری. اینجا ئەم کەلەپورە کەلەپورێکی نووسراو بێت یان کەلەپورێک بێ لە ڕووی عادات و کڵتور و هەڵسوکەوتی مرۆڤەکان، یا نەخشوونیگاری سەر دیوار و سەر ئەشکەوت و شوێنەوارەکان بێت، هەر بە کەلەپور ئەژمار دەکرێت بە شێوەیەکی گشتیم. پاشان ئەگەر بین جارێکی تر دابشکاریەک بکەینەوە بۆ کەلەپور لەژێر ڕۆشنایی ئەم پێشەکەی ئەم پێناسەیەدا، کەلەپور دابش دەبێت بە کەلەپوری ئاینی، واتە ئەو نووسرا و ئەو دەستنووس و ئەو بابەتانەی کە پەیوەندیان هەیە بە ئاینەوە و دەچێتە یەکێک لە خانەکانی زانستە ئاینیەکان، بوارە ئاینیەکان، یاخود پەیوەندی هەیە بە زانستە مجەڕەدەکانەوە. هەندێک کەلەپور و نووسرا و بابەتمان هەیە ڕاستەوخۆ پەیوەندیان هەیە بە زانست و بە علوم و بە زانیاریەکان کە پەیوەندیان هەیە بە ژیانی ڕاستەوخۆی مرۆڤەکان، جا لە ڕووی پزیشکیەوە یا لە ڕووی فەلەکیەوە یا لە ڕووی کەونیەوە یا لە هەر بوارێکی ترابێ، یاخود پەیوەندی هەیە بە بواری فەلسەفی و عەقڵ و بیرکردنەوە و عەقڵگەرایی مرۆڤەکان، یا هەر بوارێکی تر کۆمەڵایەتی یان سیاسی یا زانستی پەتی، یا هەر بوارێکی تر. ئەمە هەمووی بە کەلەپور ئەژمار دەکرێت. وا دیارە کەلەپور دەبێ مدەتێک بەسەر یا تێپەڕی بێ. بەشێک لە لێکۆڵە و ڕووزانایان دەڵێن کەلەپور پێویستە 100 ساڵ تێپەڕی بێ بەسەر جیلی ئێستای مرۆڤەکان، یعنی پێش 100 ساڵ بە کەلەپور حساب دەکرێت، دوا 100 ساڵەکە بە کەلەپور ئەژمار ناکرێت و بە چەرخی تازە ئەژمار دەکرێت. واتە هەر شتێک، هەر نووسراوێک، هەر دەستنووسێک، هەر بابەتێک کە کاریگەری هەیە لە ڕووی فکری و لە ڕووی معنەویە و بەسەر هەڵسوکەوتی مرۆڤەکانەوە و تەسیری ڕاستەوخۆی هەیە لەسەر لایەنی معنەوی مرۆڤەکان، ئەمە ئەگەر 100 ساڵی بەسەر تێپەڕی بە کەلەپور ئەژمار دەکرێت. دیارە ئێمە لەم بەرنامەیە ئامانجمان ئەوەیە ئاماژە بکەین بە کەلەپوری ئیسلامی و باز لە کەلەپوری ئیسلامی بکەین کە مەبەستمان لێی هەموو ئەو پەرتووک و نووسرا و کللتورانەیە کە لە کتێبخانە و ئەندێشەی مسلماناندا هەبووە لە سەدەکانی پێشوو. دیارە جگە لە قورئان و فەرموودە، چونکە قورئان و فەرموودە بە کەلەپور ئەژمار ناکرێت، چونکە ئەوانە دەقی پیرۆزن، جێگەی ئەوە نین پێداچوونەوەیان بۆ بکرێ و ڕەخنەیان لێ بگیرێ و جێگەی ئەوە نین دەستکاری بکرێن و ڕەفز بکرێن یا قبول نەکرێن. کەواتە کەلەپوری ئیسلامی هەموو ئەو خزمەت و نووسرا و پەرتوکانە دەگرێتەوە کە لە بوارەکانی فقه و بنەماکانی فقه و مێژوو و فەلسەفە و ئەدەب و زانست و تەواوی بوارەکانی معریفە نووسراون. لە ڕاستیدا لێکۆڵینەوەکان یعنی دەریان خستووە کە لە مێژووی مسلمانانەدا زیاتر لە نێوان 15 تا 20 ملیۆن دەستنووس هەبووە یان نووسرا و دەستنووس هەیە ئی مسلمانان کە خزمەتی بە مرۆڤایەتی کردووە لە سەدەکانی پێشوو. بەڵام بەداخەوە بەشێکی زۆر لەو دەستنووسانە
بەهۆی جەنگە گەورەکانەوە فەوتاون یان سووتێنراون یا خراونەتە ناو ڕووبار و بەحرەکانەوە لە شەڕەکانە تەنانەت لە شەڕەکانی جیهانی یەکەم و دووهەمیشدا کە لە پووری ئیسلامی زەرمەندی یەکەم بووە لە تیاندا و زۆرێک لە کتێبخانە و دەستنووسەکان فەوتاون بەهۆی ئەو شەڕانەوە. ڕۆژهەڵات ناسان بەشێکیان پێیان وایە کە دەم چەرخەدا 3 بۆ تا 5 ملیۆن دەستنووس و نووسراوی مسلمانان لە کتێبخانە جیاوازەکان و لە مەتحەف و لە شوێنە کتێبخانە جیهانیەکاندا پارێزراون و بەشێکیان خزمەت کراون و تحقیق کراون و بەشێکیان بەدەستنووسی ماونەتەوە. دیارە مەبەستمانە بڵین کە ئەم کەلەپوری ئیسلامیە کاریگەری ڕاستە و خۆی هەبووە و هەیەی لەسەر فکر و بیرکردنەوەی ئێستای مسلمانان و ئەم کەلەپورە بۆتە هەویە و پێناسی مسلمانان. لێرەدا ئەگەر پرسیار بکەین کاک دکتۆر کەریم ئەم کەلەپوری ئیسلامی گرنگی چییە بۆ مسلمانان و بۆ جیهان بە گشتی؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سرتا سپاسی کەناڵی پێیان و پاشان سوپاسی سانتەری زەهەوی بۆ ئەم چاوپێکەوتنە وسڵاو لە بینەرانی خۆشەویست. طبعا بۆ هەموو ملەتێک کەلەپور بۆ هەموو ملەتێک گرنگە هەر ملەتێک چونکە مایی بەڵگەی بەشداریکردنی ئەو ئومەتەیە ئەو ملەتەیە لە هی مێژووی مرۆڤایەتیدا لەبەرەوە هەموو ملەتێک هەوڵەدات خۆی ڕابردووی خۆی مشارەکەی خۆی بەشداری خۆی لە هینی با بڵێن قافڵەی ژیانی مرۆڤایەتیدا بسەلمێنێت و دەری بخات کە ڕابردوویەکی هەبووە دەری بخات کە بەشدارێکی هەبووە بەشدارێکی بە گوێرەی با بڵێن کاریگەری ئەو بەشداریە شانازی پێوەکات. تەنانەت ئەوانەشی کە مێژوویەکی وایە نییە هەوڵەدەن مێژوو بۆ خۆیان داتاشن و هەوڵەدەن بەشداری خۆیان لە مێژووە با بڵێن دیاری بکەن. لەو ڕۆ گرنگی کەلەپور بۆ هەموو ملەتێک چوێستا هەر ملەتێک کە باسەکرێ مەسەن باسی ئینگلیز ئەکرێت ئەو تری ئینگلیز خاوەنی تایبەتمەندێتی خۆیەتی ناوێت لەگەڵ با بڵێن تەنانەت ناوێت دراوش لەگەڵ ئەوروپا ئەوێ جای بکاتەوە ئەمە لە هەمووی لەوە سەرچاوەگرێک ئینگلیز خۆی بە خاوەن کەلەپورێکی کۆن و خۆی بە خاوەن ڕەسەنایەتی ئەزانێت لە ئەوروپا و هەروە یعنی لە هەموو وڵاتێکە کاتێک کە باسی حکومڕانی یا باسی هەر شتێکەکرێت ئاماژە بە ڕابردوو دێت. مەسەن لە مسرا باسی مسرەکرێت کە مسر با بڵێن دایانگە یا سەرچاوی یەکێک بۆ لە سەرچاوەکانی حەزارەت و ئاماژە بۆ فراعینە ئەهرامەکان ئەدرێ. لە عێراقا مەسەلەن باسی عێراقەکرێ عێراق قەوترێک کە یەکێک بووە لە سەرچاوەکانی حەزارەت لە تاریخە ئاماژە بۆ ئەوەی حەموڕابی و ئەو شتانی کە لە عێراقا ڕوویداوە و هینکراوە با بڵێن ماوەتەوە. ئەمانە هەمووی بۆیە ملەتانیش یا هەندێک جار وڵاتان کە وڵاتی داگیرەکەن ئەگەر مەبەستیان بێ ئەو وڵاتە لەناو بەرن هەوڵەدەن مێژۆکەی بسڕنەوە هەوڵەدەن ئەو کەلەپورەی لەبیر بەرنەوە بۆیە چنە مەتحەفەکانیان و چنە مۆزەخانەکانیان ئەو شتانیان کە بە نرخە و یا ئەوانەی کە بەڵگەیە لەسەر شارستانێتی ئەو مێژووی ئەو ملەتە بیسڕنەوە وەکو ئێستا کە با بڵێن جوولەکە لە فەڵەستینێ ئەنجامێدەن ئەیان ئاسەواری ئیسلامی لە وڵاتانە بسڕنەوە. مەسەن لە وڵاتانی جنوب شەرق ئاسیا لە نیپاڵ و لە بۆرما و لە وڵاتانی خاصن بۆرماوانە کە ئێستا حملەیەک زۆر لەسەر مسلمانانەیە هەوڵەدەن هەموو ئەو ئاسەوارانەی کە با بڵێن لە مزگەوتەکانە ئاسەوارێک زەخرەفەیە شتێک کە بەڵگە بێ لەسەر مسلمانێتی ئەو شوێنە یا ئەوەی کەەوە مڵکی مسلمانان بێ هەوڵەدەن بیگۆڕن و بیشەوێنن. لەبەرەوە کەلەپور هەموو ملەتێ بە گرنگی ئەزانێ بە شەریعەت هەمووی کۆکن لەسەرەوەی کە کەلەپور ڕۆڵێکی گەورەیە بۆ سلماندنی پێشوو ڕابردوو ڕۆڵی ئەو ملەتە لە ڕابردوو لە ئێستاشە. بەڵێ کەواتە دەتوانین بڵین کەلەپور پێناسی گەلانە و خاڵی بەهێز و شانازی میلەتانی مرۆڤایەتیە و ئەتوانین بڵین خاڵی دەستپێکی داهێنان و هەڵێنجان و ئیجتیهادی نوێ و نێگەرایی. بەڵێ ئەسڵ هەر بە تۆ بە کەلەپور ئەسەلمانی کە تۆ
هەبووی لە مێژوە بەڵێ جوانە تەمەنە چەندێک کارەتوان لە ڕێکە لە پورەوەش بسەلمێنی جوانە دەست کاک تۆرەگەر جەنابتان ئیزافەیەکتان هەبێ بۆ گرنگی کەلەپور لە ئەندێشە و فکری مرۆڤایەتیە. بەناوی خۆی گەورە میهرەبان، سپاس و ڕێزم بۆ جەنابەت و جەنابی کاک عەبدولکەریم بۆ سەنتەری زەهاوی بۆ کەناڵی پەیام بۆ بینێرانی ئازیز و خۆشەویست. ڕاستیا وەکو جەنابەت و کاک عەبدولکەریم ئاماژەتان پێدا کەلەپور یاخود توڕاث پێناسی هەموو گەلێکە. هیچ گەلێک نییە لە دنیادا کە هەوڵ بدا خۆی داماڵە لە توڕاث و کەلەپوری خۆی، چونکی بنەما و ئەساس و دەستپێکی هەموو حەضارەتەکان شارستانیەتەکان بریتە لەو کەلەپورەی کە لە پێشدا بەجێماوە. ئەگەر کاتێک ڕای کەسێک چەند کەسانێکی دیاریکرا و گرنگ بێت بۆ نەتەوەیەک بۆ موەسسەسەیەک، ئەی چۆن کەلەپوری ملیۆنەها مرۆڤ کە پێش ئێمە تەجربەیان هەبووە، ئەزموونیان هەبووە، ئینتاج و خزمەتیان هەبووە گرنگ نییە. بۆیە بێگومان کەلەپور گرنگترین سەرچاوەیە بۆ بەرەو پێشوونی مرۆڤەکان. ناکرێت مرۆڤەکان لە خاڵی سفرەوە دەست پێ بکەن. بە تایبەتی ئێمە وەکو مسلمانان جێگەی شانازیە کە کەلەپورەکەمان دەوڵەمەندترین کەلەپورە لە مێژوودا، خاوەنی هیچ ئاینێکی ئاسمانی یا زەمینی کلتورەکەیان و یا تۆڕاثەکەیان بە ئەندازی کلتوری ئیسلامی دەوڵەمەند نییە. وەکو جەنابەت ئاماژەت پێدا بە ملیۆنەها نووسرا و دەستنووس و خزمەتی زۆر هەیە کە لە تۆڕاثی ئیسلامیدا پێشکەش کراوە، پێشکەش بە مرۆڤایەتی کراوە و نەک هەر مسلمانەکان بەتەنیا، بەڵکو هەموو مرۆڤایەتی سوودیان لێوەرگرتووە لە حەقلی مادی و لە حەقلی علمی و معریفی و ثەقافی و ئەدەبی و هونەری. تەنانەت لە بوارە علمیەکاندا، علومە تەجریبیەکاندا زانایانی گەورەی وەکو ئیبن سینا، خاوەڕەزمی، کندی و ئەبوڕێحانی بیرونی و ئیبن الهەیثەم خزمەتی گەورەیان بە هەموو مرۆڤایەتی کردووە. کاتی ئەوانە باسی طب و کیمیا و بوارەکانی دیکەی زانستەکانیان کردووە لە دنیای غیرە ئیسلامیدا ئەو بوارانە ئەوەندە گرنگی پێ نەدراوە یا بەو ئەندازە پێشکەوتوو نەبووە. بە تایبەت کاتێک ئێمە باسی تۆڕاثی ئیسلامی دەکەین لە جانیبە دینەکەیەوە، ئاشکرایە کۆمەڵە دەق هەیە لە قورئان و لە سونەتدا ناکرێت بە بێگەڕانەوە بۆ تۆڕاث لی تێبگین، بە تایبەتی ئەو دەقانی کە ئەحکامی شەرعی لێ وەردەگیرێت، چونکە ناکرێت و کارەساتە تۆ بڵیت ئەو دەقانە کە بۆ سەر پێغەمبەردا بەزیوە عەلەیهی سەلام یا خۆی هەندێکی فەرمووە جیلی یەکەمی ئەم ئومەتە تێی نەگەیشتووە یا جیلی دووهەم کە لە جیلی یەکەم وەریگرتووە تێی نەگەیشتووە. ئەگەر دەقێک دابەزێک لە بارودۆخێکدا بۆ سەر کۆمەڵە خەڵکی دیاری کراوە، ئەگەر ئەوان لی تێنەگەن معقول نییە خەڵکانێک دوای سەدان ساڵ دوای ئەوان لی تێ بکەن. تەنانەت لە گەورەترین بیرمەندانی نەزەریەی هەرمنۆتیقیای فەلسەفی بە ناوی شلێر ماخر دەڵێت هەرچەندە دوور بکەوینەوە لە نەسەکان هێندە نزیکین بۆ هەڵەکردن تێندا، هێندە نزیکە بینەوە لە هەڵەکردن لە ڕاوەی ئەو دەقانەدا. هەر نمونەیەکی زۆر سادە لە قورئانی پیرۆزدا کاتی خۆی گەورە فەرمێ وەلەیسە البر أن تأتوا البيوت من ظهورها. ئەگەر تۆ ئەگەر لە تۆڕاثی ئیسلامی نەبێت، ئەگەر لە بارودۆخی و عادات و تەقالیدی ئەو گەلە نەبوو بێت کە ئەم ئاەتەی بەسەردا دابەزیوە، چۆن لە ئاەتەکە تێدەگەیت؟ یعنی ئەستەمە تێبگەیت لە کۆمەڵێکی زۆر لە دەقەکانی قورئان و سونە بە تایبەتی وەکو عەرزمکردن کە لە بواری ئەحکامی شەرعیدان بە بێگەڕانەوە بۆ تۆڕاث. بۆیە هەر پێشەوای گەورەی ئومەت عومەری کوڕی خەتاب ڕەزای خوای لێ بێت نەسیحەتی خەڵکانی مسلمان دەکات، بە تایبەتی گەنجەکان کە بگەڕێنەوە بۆ تێگەیشتن لە بارودۆخ و عادات و تەقالیدی سەردەمی جاهیلی و پێش دابەزینی قورئان. بە تایبەتی کاتێکە باسی فقهی ئیسلامی دەکەین، فقهی ئیسلامی وەکو ئاماژەم پێدا نەک هەر خزمەتی کردووە بە تۆڕاثی ئیسلامی بە حەضارەتی ئیسلامی، بەڵکو بە شاهیدی زۆرێک لە خەڵکانی مسلمان و غەیرە مسلمان خزمەتی کردووە بە وڵاتانی ئەوروپی و ڕۆژئاوایی کاتێک کە ویستیانە تەقنین و تەنظیمی کاروباری خۆیان بکەن. بۆ نمونە وڵاتێکی وەکو فەڕەنسا کە بە وڵاتی ئوم القەوانین ناو دەبرێت، بە شاهیدی یاساناسانی خۆیان کاتێک کە دێن یاسا بنووسنەوە تەقنینی حیاتی خۆیان بکەن، زۆرترین سەرچاوە کە سوودیان لێوەرگرتووە فقهی ئیسلامی بووە. دێنە سەر ئەو بابەتان ئینشاءڵڵا. بەڵێ بەڵێ دەستان خۆش بێ کاک دکتۆر. وەڵای ئیزافەی من بۆ گرنگی بڵین کەلەپوری ئیسلامی ئەگەر بین
کەلەپور دەربێنین لە کەلەپوری ئیسلامی بەتایبەت دەری بێنین لە مێژووی مرۆڤایەتی ینی سیر بکە چی ڕۆدەدا بەڕاستی ینی کەلەپوری ئیسلامی ئەوەندە خزمەتی کردووە ئەگە دەری بێنین مرۆڤایەتی زۆر زۆر زەرمەند دەبێت هیچی وای نامێنێتەوە چونکە بۆ کە مسلمانان هەم ناقلی کەلەپوری ملەتانی پێش ئیسلام بوون کەلەپور و نووسرا و دەستنووسانی ملەتانی پێش خۆیان هێناوەتەوە بە ئەمانەتەوە تەسلیم بە مرۆڤایەتیان کردووە هەم ئیزافەیان کردووە هەم تەسیسی کۆمەڵە علومیان کردووە بۆیە گرنگێکی زۆری هەیە کەلەپوری ئیسلامی وەروەها لەوە بۆمان ڕوونە بێتەوە کە خۆراگری مسلمانان لە بەرامبەر ئەم کەلتورە بەهێزەی بڵین غەربیەی کە ئێستا هەیە عنی ئەمە کاریگەری ئەو کەلتورە بەهێزەیە کە مسلمانان هەیەیان بۆ ئەگینا خۆیان ڕانە ئەگەر لە بەرامبەر ئەو هەژمونە گەورە جیهانی کە ئێستا ڕوبەڕووی مسلمانان بۆتەوە کاک توی کەریم ئەگەر هەڵسەنگاندنێک بکەین بۆ کەلەپوری ئیسلامی یعنی هەڵسەنگاندنێکی واقعی بکەین بۆ کەلەپوری ئیسلامی و دەستپێکی پێداچوونەوە و ڕەخنەگرتن لە کەلەپوری ئیسلامی لە کێوە دەستی پێ کردووە کەی گرنگی دراوە بەم بابەتە یعنی کە شتێکی گرنگە لە مێژووی مسلمانان و مرۆڤایەتیان بەڵێ تاوان من بۆ باسکردن لە هەڵسەنگاندنی کەلەپوری ئیسلامی کۆمەڵێ ئەتوانی بە کۆمەڵێ شێواز هینی بکەی باسی بکەین یەک لەوانە طبعا جارێ بێ باسیەوە بکەین کە کەی پێداچوونەوە یا مراجعات یا پرۆسەی ڕەخنەگرتن لە کەلەپوری ئیسلامی دەستی پێ کرد و بۆچی دەستی پێ کرد اینجا باسی دوای هەڵسەنگاندنێکی بۆ بکەین ئێمە کەلەپوری ئیسلامی طبعا وە کوتمان ئەوەیە کە مسلمانان بەشداری مسلمانان لە حەضارەتە لە شارستانێتیە لەوەتی پێغەمبەر هاتووە صلی الله علیه وسلم تاکو ڕۆژگاری ئەمڕۆ تاگەر بە کەلەپوری ئیسلامی تا 100 ساڵ لەمەوبەر ئەمە جارێگەر سەیرێکی واقعی خۆمان بکەین طبعا بەداخوانی هەر لە کوردستانە ئێمە ئاستی سەقافی و ڕۆشنبیری ڕۆشنبیرەکانمان حقت کەمە و لە ڕووی دەمارگیریەوە مەسلەی دەمارگیریش و دووچاری نەخۆشی دەمارگیریش بوون و لەبەرەوەی زۆرێکیشیان پاشخانێکی مارکسیان هەبوو چاویان هەڵنایە بە هیچ لایەنێکی ئیجابی حەزارەی ئیسلامیە کەلەپوری ئیسلامیە ئەیانێ وایە وێنەی بکەن بۆ خەڵکی کە کەلەپورێک بۆ پڕ بووە لە ستەم و لە ستەمکاری و لە تاریکی و لەو شتانە تەنانەت ئەو وەسفەی کە ئەوروپیەکان بۆ ناوەڕاستەکانی خۆیانی ئەنووسن ئەکەن کە ناوە چاخە تاریکەکان ئەمان ئەیانەوێ تعمیمی بکەن بەسەر و عالەمە وای نیشان بن کە عالم ئیسلامیش بەشێک بووە لەو عالەمە کە ڕۆژهەڵات ناسکان یا ڕۆژ ئاوایەکان باسەکەن لە کاتێکا کە ڕۆژ ئاوایەکان خۆیان دانی پێدانێن کە ئەو کاتێک کە ئەوان لە تاریکیە ژیاون مسلمانان لەو پەڕی حەزارەت و لەو پەڕی پێشکەوت ناژیاون زۆرێکیان ئینسافێکی زۆریان بەخەرجداوە لەو ڕووە بۆیە بۆ هەڵسەنگاندنی حەزارەتی ئیسلامی یا کەلەپوری ئیسلامی ئەگەر ئێمە تەنانەت کەسانێک خۆشیان و خاصن لە کۆمەڵگە ئێمە ئەگەر خۆشیان توانای ئەویان نەبێ پێداچوونەوەکی زانستیانە یا هەڵسەنگاندنێکی زانستیانە بکەن لاقل بچن هەڵسەنگاندنی ڕۆژهەڵات ناسەکان و منسفەکانی ڕۆژاوا بیرمەندانی ڕۆژاوا بخوێنەوە بزان ئەوان دەربارەی کەلەپوری ئیسلامی چیاڵان و دەربارەی بەشداریکردنی مسلمانان لە بنیاتنانی ئەم شارستانێتی ئەمڕۆ چەند کاریگەر بوو و چەند گەورە بووە کەلەپوری ئیسلامی بۆ هەڵسەنگاندنی کەلەپوری ئیسلامی طبعا ئێمە ئەگەر بێت و تەماشای ئەو سەردەمانە بکەن کە ئەوروپا لە تاریکیە ژیاوە ئەو سەردەمانە لە ڕاستیە عالەمی ئیسلامی لەو پڕی پێشکەوتن و تەتەور و ئینسانیەت و یان حەزارەتە ژیاوە بۆ بەراورد بەسیترین بەراورد بڕۆ سەیری نووسراو سەیری نووسراوەکانی عالەمی ئیسلامی بکە بەراورد بکە بە نووسراوەکانی ئەوروپاوە یەکێک لە هینەکان لە پاشاکان لێرە ناوکەم لایە ئەڵێ لە گەڕا بە هەموو ئەوروپا نەیتوانی 900 هین کۆ بکاتەوە 900 کتێب کۆ بکاتەوە بینەما ئێمە لە هەر شارێکە ئەچوو هەزارەها بگرە دەیان هەزار نووسراوی تیا بوو مجەلەدی تێدا بوو کتێبی تێدا بوو و نەک تەنها لە بوارە ئاینەکە
یعنی لە بواری ئاینی، لە بواری فکری، لە بواری فەلسەفی، لە بواری ئەدەبی، لە بواری هونەری، لە بواری زانستی، لە بواری پزیشکی، لە بواری ئەندازیاری، لە بواری فەلەکی، لە بواری کیمیا، لە بواری جەبر و ڕاضیات، لە هەموو بوارەکانە مسلمانان بەشداریکی زۆریان هەیە. دکتۆر ئاماژەی باندێ لەو ناوانەدا ئەگەر هینی بکەیت، ئەگەر تەماشا بیان ژمێری ژمارەکە زۆرە و من هەر نمونەیەکتان بۆ ئەهێنمەوە لە ئێمە لە 2013 بەشداری مؤتەمەرێکمان کرد لە هەندستان بە مؤتەمەری زەهراوی ئەبوڵقاسم زەهراوی پزیشکێکە 1300 ساڵ لەمەوە بەرەوفاتی کردووە. ئەبوڵقاسم زەهراوی طبعاً ئەوانەی کە بەشداری کۆنگرەکە بوون هندۆس و غیرە موسڵمانانیان زۆر تێدا بوو. یعنی کاتێک کە ئینتاجات و با بڵێن ئیشەکانی زەهراوی و نووسینەکانی زەهراوی و داهێنانەکانی زەهراوی باسەکرا، بەڕاستی ئێمە مسلمان ئێمە سەرسام ئەبوون چ جای ئەوانەی کە با بڵێن مسلمان نەبوون. زەهراوی طبعاً کتێبێکی هەبوو لەسەر طب تا چەند سەدە لە ئەوروپا مەزدەری پزیشکی بووە لە ئەوروپا. 200 جیازی داهێنا کە زۆرێک لە جیازەکانی ئەمڕۆ با بڵێن درێژەدادانە یا جۆرە هینێکە جۆرە دەستکاری بە دەستکاریەوە هەمان فکرێ لێ وەرگرەوە. مەسەلەن زەهراوی ملقەتێ بۆ با بڵێن مەقاشیە بۆ دەرێنانی مناڵ لەسکی دایکی. زەهراوی مەسەلەن جیازی داهێناوە بۆ ئەمەلیاتی لەوزەتین، بۆ دەرهێنانی بەر لە میزەڕۆ لە کۆندامی میز. اینجا لە بواری پزیشکی لە بواری بەنجە، لە بواری ددانسازیە، لە بواری یان لە زۆربەی بوارە 200 جیهازی هینکرا هەر کەسێک بێوێت بۆی بگەڕێتوان لە هینەکە سێرچێکی بکە لە گوگڵا بەس لێ بە ئەبوڵقاسم زەهراوی نیشتینەکان نیشانەدا کە ئەو جیازانەی کە بەکارهێنا و دروستی کردووە. لەبەرەوە ڕۆژ هەڵات ناسەکان و ڕۆژ ئاوەکان خۆیان ئەگەر کتێبی مۆنتگۆمری وات بخوێنیت تۆ تەثیری ئیسلام لەسەر ئەوروپا دان بۆ وانەیە کە مسلمانان فعلەن ئەم حەزارەی ئەوروپیە لە هینەوە نییە، با بڵێن لە هەوا دروست نەبووە، بێڕەگوڕیشە نیە. ڕەگوڕیشەکەشی بە بێگومان ڕەگوڕیشەکەی لە ئەوروپا نەبوو، ڕەگوڕیشە ئەم حەزارەیە لە عالەمی ئیسلامیا بوو. گۆستاڤ لۆبۆن کە باسی حەضارەت العەرەب دەکات، مەبەستی طبعاً لە حەضارەت العەرەب مەبەستی حەضارەی ئیسلامیە کە هەموو ملەتانی موسڵمان تایە بەشداریان کردووە بە هەموو با بڵێن چینەکانیانەوە، بە کورد و فارس و تورک و عەرەب و بەربەر و هەموو ئەوانی کە بەشداریان تیا کردووە بە هەموو حەزارەیەکیان پێکێناوە. ڕۆژاوایەکان خۆیان دانی پیانێن و ئاعترافکەن کە چەند کاریگەریە بووە لەسەر پێشکەوتنی ڕۆژاوە و بەراورد دەکەن لە نێوان ژیانی مسلمانان لەو سەردەمانە لەگەڵ ژیانی خۆیانە لە هەموو ڕۆیەکانە، لە ڕووی سیاسیەوە، لە ڕووی ئابووریوە، لە ڕووی ئیجتماعیە کۆمەڵایەتیوە، لە ڕووی ئینسانیەوە، لە ڕووی زانستیەوە، لە ڕووی ئەدەبی و هونەریەوە. ئێستا بڕۆ ئەندەلوس مەسەلەن، ئەندەلوس کە یەکێک لە هەموو دانی پیانێن کە حەزارەی ئیسلامی لە ڕێی ئەندەلوس و سەقلیە و ئەوانەوە گوێزرایە بۆ ئەوروپا کە هاتن با بڵێن خوێندکارانی ئەوروپا هاتن بۆ ئەندەلوس سەرسامە بوون. حتا لە ئەوروپا سەردەمانێکی زۆر وابوو لەبەرکردنی جلی ئیسلامی جێی شانازی بوو لە ئەوروپا. ئەگەر کەسێ بیوستا خۆی وا دەربخات کە کەسێکی خوێنەوارە و کەسێکی زانایە هینە جلی عەرەبی لەبەرە کرد. بەس خۆش بکارکتۆرگیان بینەرانی خۆشەویست، ئێستاش ناوبڕێک وەرەگرین، دوای ناوبڕەکە دێنەوە خزمەتتان بۆ تەواوکردنی بابەتەکە. بۆ بنیادنانی فکرێکی ڕەسەن و میانڕۆ، بۆ ئاشنابوون بە میتۆدێکی زانستی پەیوەست بە هەڵسوکەوت لەگەڵ کەلەپوری ئیسلامی، بۆ شارەزابوون لە دیاردەی ژیاری و کللتوریە هاوچەرخەکان و گەڵاڵەکردنی تێڕوانینێکی دروست، سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری لە میانی کتێب و بڵاوکراوەکانیەوە هەوڵەدات بۆ دووبارەهێنانە گۆی دەقە پیرۆزەکان و چۆنیەتی دابەزاندنیان لە بوارە جیاجەکانی ژیانی گشتیدا. سەنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری هەوڵی ڕەخساندنی کەشوهەوای گونجاوەدات بۆ بەکاربوونی عەقڵ و بیر و ڕانانی هزری. لەم پێناوەشدا هەردوو سەرچاوی قورئانی پیرۆز و فەرموودەی بەرز بە بەکارهێنانی هۆکارە زانستیە ئیسلامی و کۆمەڵایەتی و سروشتەکان
ئەکاتە بنەما سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری. لە ئێستادا دەیان ناونیشانی جیاجیا لە بڵاوکراوەکانی سنتەری زەهاوی لە کتێبخانەکاندا بە هەردوو زمانی کوردی و عەرەبی دەسەکەوێت. بینەرانی خۆشەویست دووبارە سڵاو دەینەوە خزمەتتان بۆ تەواوکردنی بابەتەکەمان. کاک بەختیار ئەگەر جەنابەت هەڵسەنگاندنێکمان بۆ بکەیت سەبارەت بە کەلەپورە دەوڵەمەندەی مسلمانان لە بواری فقه و بنەماکانی فقه و ئوسولی فقه چ کاریگەریەک و چ هەڵسەنگاندنێک هەیە بۆ ئەم کەلەپورە دەوڵەمەندە؟ وەکو جەنابی کاکتار کەریم ئاماژەی پێدا بە درێژایی مێژوو مسلمانان و غیرە مسلمانان سوودیان وەرگرتووە لە کەلەپوری ئیسلامی. هەڵسەنگاندنمان بۆ ئەو کەلەپورە دیارە هەموو هەڵسەنگاندنێک ئەگەر دوورکەویتەوە لە بارودۆخ و سیاقاتی ئەو واقعانەی کە ڕوویان داوە، ئەو قسانەی کە تێیدا کراوە، ئەو فتاوانی کە تێیدا سادر بووە، ڕەنگە تەقییمەکەمان هەڵا دەرچێت. بە واتایی ئێستا ئاسانە خەڵکانێک بێت ڕەخنە بگرێت لە توراث لەو توراثە دەوڵەمەندەی کە لە ئیسلامدا هەبووە. بەڵام بەگەڕانەوە بە بارودۆخی واقعەکان خۆیان دەبینین لە کاتی خۆیدا لە ساتی خۆیدا ئەو خزمەتی کە پێشکەش کراوە باشترین خزمەت بۆ کە کراوە و ئێستش مرۆڤایەتی دەسەوسانە لە دووبارەکردنەوەی ئەو خزمەتانە ئەگەر واقعەکان وەکو کاتی خۆی دووبارە بێتەوە بگەڕێتەوە. لە بواری فقهیا وەکو پێشتر ئاماژەمان پێدا بێگومان ئەگەر بە نەزرەی ئەمڕۆ سیر بکەین ڕەنگە هەندێک خەلەل ببینین، بەڵام لە سیاقاتی خۆیدا دەبینین خزمەتێکی زۆر گەورەکراوە بە مسلمانان و بە مرۆڤایەتی بەگشتی وەکو ئاماژەمان پێدا یاساناسانی ئەوروپی و ڕۆژئاوایی بۆ دانانی یاساکانی خۆیان زۆرترین سوودیان لە فقهی ئیسلامی وەرگرتووە. بۆ لە ئوسولی فقهی ئیسلامی کە هەمومان دەزانین بکو چۆن یۆنانەکان دەکرێت شانازی بکەن بەوەی کە خاوەنی منطقن ئیبداع و ئیبتیکاری منطق ئەوان کردویانە. ئوسولی فقهی ئیسلامی ئێمە وەکو مسلمانان شانازی ئەوە دەکەین کە تەنها لایەن بووین کە ئیبتیکار و ئیبداعی ئەو زانستەمان کردووە. ئوسولی فقهی ئیسلامی گرنگترین یاسایە بۆ هەڵەنجانی حکمەکان یا بۆ ڕاوەی دەقەکان. ئەمڕۆ لە هەموو دنیادا و پێش ئێستش بە تایبەتی لە بەشەکانی یاسا ئوسولی فقهی ئیسلامی دەخوێندرێت. ئەگەر بەو فۆرمە ئیسلامیەش نەبێت بزەبت فکرەکە هەمان فکرەیەکە وەرگیراوە، چونکە ناکرێت تۆ ڕاوەی دەقێ بکەوێت بێ ئەوەی یاسات هەبێ بۆ ڕاوەکان. تەنانەت لە وڵاتی خۆمانە ئەگەر سیرکەی دادوەرە بەڕێزەکان قازیە بەڕێزەکان هەر کامیشان لە ئوسولی فقهی ئیسلامی ئەگەر شارەزایی تەواوی نەبێت ناتوانێت ڕاوەی دەقە دەستوری یاساییەکان بکات، یاخود ئەگەر واقعەیەک ڕوو بدات لە دەقە یاساییەکانە بە تەواوی ڕوون نەکرابێتەوە ناتوانێت ئیجتیهادی تێدا بکات ئەگەر لە ئوسولی فقهی ئیسلامی شارەزا نەبێت. بەڵێ کەواتە ئەگەر من شتێکی ئیزافە بکەم لەسەر ئەو بابەتی هەڵسەنگاندن توانین بڵین کەلەپور ئیسلامی کەلەپورێکە پڕە لە گەوهەر و زۆر دەوڵەمەندە و کاریگەری زۆری بووە لە هەم بوارەکانی ژیانی مرۆڤایەتیە و توانین بڵین کەلەپوری ئیسلامیش خاڵی نییە لە ڕەخنە و ڕەخنەشی لێ ئەگیرێ و قابلی ڕەخنەیە چونکە کاری مرۆڤەکانە وەکو وتمان دەقەکان ناس نەژێر بواری کەلەپوری ئیسلامیەوە و ئەتوانین بڵین زۆر عەتا و خزمەتی پێشکەش بە مرۆڤایەتی کردووە و ئەسیس بە کۆمەڵێ زانست و زانیاری و وتمان و کوتمانەگە دەری بکەین لە مێژووی مرۆڤایەتی و کاریسەیەک ڕۆدەدا کە ئەتوانین بڵین مرۆڤایەتی بەبێ مێژوو ئەمێنێتەوە بەتایبەت مێژووی زانستی. کاک دکتۆر بەختیار وەک ئاماژەمان پێدا کەلەپوری ئیسلامی تەواان زۆر دەوڵەمەند و هەمە جۆر و هەمە چەشنە بەڕای جەنابتان چۆن مامەڵی لەگەڵ ئەو کەلەپورە دەوڵەمەند و زۆرەدا بکەین و چۆن بتوانین خوێندنەوەی بۆ بکەین و چۆن لەم سەردەمەدا بم یعنی بە چه فۆرمێک سوودی لێوە بگرین و بەکاری بێنین بۆ تەوزیفی بکەین بۆ خزمەتی مسلمانان و مرۆڤایەتی بەگشتی. پێش ئەوەی وەڵامی پرسیارەکە بە ڕاستەوەی خۆی بدەینەوە دەبێت بزانین کە لە عالەمی ئەمڕۆی ئیسلامیدا زیاتر سێ بۆچوون هەیە، سێ منهەج هەیە، سێ مەدرسە هەیە بۆ کەلەپور و توراث. مەدرسەیەکیان کە مەدرسەی تەقلیدی پێوترێ پابەندە بە وەرگرتنی هەرچی لە تۆراثدا هاتووە کە ئەمە لە خۆیدا هەرچەند ئێمە هەمووان متفقین لەسەر گرنگی تۆراث، بەڵام وەرگرتنی هەرچی لە تۆراثدا هاتووە وەکو خۆی بەبێ گەڕانەوە بۆ سیاقاتی ئەو بارودۆخەی کە تێیدا هاتووە ئەمە هەڵەیە
وا دەکات عالمی ئیسلامی لە تاریخ دابژی لە واقع داببڕێت. گرنگترین سلبیاتی ئەو خوێندنەوەی ئەوەیە کە تعسوب و دەماگیری پێوە دیارە و تێکەڵەیەک دیارە لە نێوان فقه و کەلتور لەگەڵ وحیدا کە ئەمە ناکرێ بەڕاستی وحی بەو پیرۆزیە لەگەڵ فقه و لەگەڵ کەلتوردا تێکەڵ بکرێت. مەدرسەیەکی دیکە هەیە کە تا ڕادەیە وەکو ڕەفزی تراث وایە کە ئەمانە زۆر کاریگەری مستەشریق و ڕۆژهەڵاناسەکانیان لەسەرە. بێگومان ئەوەش کارێکە کە لە خاڵی یەکەم لە حاڵەتی یەکەم خراپترە، چونکە وەکو تۆ فەرمووت کارەسات دروست دەبێت ئەگەر ئێمە لە توراثی خۆمان داببڕین، ئەگەر ئێمە لە جیاتی شانازی بکەین بە توراثی خۆمانەوە حاشای لێ بکەین. و هیچێک لە گەلانی دنیا حاشا ناکەن لە توراثی خۆیان، و توراث هیچ کاتی هۆکار نەبووە بۆ دواکەوتنی حەضارەتەکان، تەنانەت یابان، چین، کۆریای جنوبی کە لە پێشکەوترین وڵاتەکانی جیهانن پابند بە کللتور و حەضارەت و شارەسەنەتی خۆیانەوە. بۆیە واسێنان لە توراث، ڕەفزی توراث یا هەندێک جار زیادەڕەویکردن لە ڕەفزی توراثدا بۆ معنایی وحیش بخەیتە ژێر پرسیارەوە، ئەمە کاریگەریکی زۆر هەڵی هەیە و چاوەڕوان ناکرێت کەسانی شارەزا لە علومی شەرعیدا وەها فکرەیەک تەبەنی بکەن. مەدرسەی سێهەم یا خوێندنەوەی سێهەم خوێندنەوەیشی وەسەطیەتە لە نێوان هەردووچیاندا کە پێی وایە بە هیچ جۆرە ناکرێت توراث بەگشتی ڕەفز بکرێت، بەڵام ناشکرێت هەچی لە توراثدایە بەگشتی وەربگیرێت، بە تایبەتی کە پرسیارەکەی جەناب لە حەقلی فقهی و ئوسوڵی فقهیدایە لە بوارە فقهیەکاندا وەرگرتنی هەچی لە توراثدایە وەکو خۆی نەقڵکردنی فتاوای دەیان ساڵ لەمەوە پێش وەکو خۆی بێدەستکاریکردن بەبێ تێڕوانینی بارودۆخی ئەو زمانی کە فتواکەی تێدا دراوە کێشەیە و لەگەڵ ڕۆحی شەریعەت و قورئان و سوننە ناگونجێت. بۆ نمونە پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێک کە فتوای داوە مڕاعاتی خەڵکانی بەدەوی کردووە لەگەڵ خەڵکی شارستانیەکان، مڕاعاتی خەڵکی ضعیف و لاوازی کردووە، مڕاعاتی خەڵکانێکی کەم دەرامەتی کردووە، فەرقی نێوان گەنج و پیری کردووە. هەمومان دەزانین کە کەسێکی پیر پرسیاری دەکرد لەسەر ئەوەی کە ئینسانی ڕۆژەوان ئایا خێزانی ماچ بکە جائیزە یان نا، وەڵامەکەی بەڵێ بوو، بەڵام کەسێکی گەنج هەمان پرسیاری کرد وەڵامەکەی نەخێر بوو. بە هەمان شێوە دەبینین عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خۆی لێبێ کە پرسیاری لێکراوە لەسەر قەتڵی عەمد، ئایا کەسێ بە عەمدی کەسێ بکوژێت تەوبەی قبوڵە یان نا. بۆ ئەو کەسەی کە پێی وا بوو کەسەکەی کوشتووە و قەتڵەکەی کردووە وەڵامەکەی ئەوە بوو کە فەرمی بەڵێ تەوبە قبوڵە، بەڵام کەسێکی دیکە هەمان پرسیاری دەکرد زانی کە کەسەکەی نەکوشتووە فەرمی نەخێر تەوبە لێ وەرناگیرێت، چونکە دوای لێیان پرسی بۆ فتواکەت گۆڕی وتی ئەوە یەکەمیان قەتڵەکەی کردبوو، ئەگەر بمتوایە تەوبەت قبوڵ نییە تازە دەیوت ئەو فترەی کە ماوە لە ژیانم ناگەڕێمەوە بەلای خوا با بە حەزەکانی خۆمە بەسەری برم، ئەوەیان کە قەتڵەکەی نەکردبوو ئەگەر بمتوایە بەڵێ تەوبەت قبوڵە دەیوت دەچم قەتڵەکە دەکەم دواتر تەوبە دەکەم. کەواتە خوێندنەوەی کەسایەتیەکان، بارودۆخەکان، گۆڕانی دابوونەریت، بەرژەوەندەکان گرنگە بۆ فتوا، بۆیە وەرگرتنی توراث بەگشتی وەکو خۆی هەچی لە کتێبەکانەکاندا هەیە و نەقڵکردنی بۆ ئەم زمانە تەنانەت لە بواری هزری لە بواری اختلافات ناکرێت اختلاف هەبوو کاتی خۆی نێوان ئەهلی سوننە و معتەزیلە، سوننە و شیعە، باقی فێرەقە ئیسلامیەکان ئێستا وەکو خۆی ئێمە نەقلیکەین و بە خوێندکارانی ڕابگەێنین، چونکە لەوانەیە ئەو بارودۆخی ئەو زمانە ئێستا وجودی نەبێ کە نییە پێویست ناکە ئەمە وەکو خۆی نەقل بکەین. و خولەفای ڕاشیدینیش ڕەزای خۆیان لەبێ بە هەمان شێوە تەعاملیان کردووە. سەیدەکەی عومەری کوڕی خەتاب ڕەزای خۆی لێبێ هەموو ئیجتیهاداتی ئەبوبەکری سیدیقی وەرنەگرتووە، بە هەمان شێوە عوثمانی کوڕی عەفان هەموو ئیجتیهاداتی عومەری کوڕی خەتابی وەرنەگرتووە، عەلی کوڕی ئەبی طالب بە هەمان شێوە، تەنانەت زانایانی ڕێزی وەکو ئەبوو حەنیفە، ئیمامی مالک، شافعی بە هەمان شێوە بوون. سەیرەکەی ئیمامی شافعی خوێندکاری ئیمامی مالک بووە، بەڵام هەموو ئاڕاءەکانی ئەوی وەکو خۆی وەرنەگرتووە. تەنانەت خۆی کاتێک کە چوو بە میسر هەموو ئاڕاءەکانی خۆی کە لە بەغدا فەرمووبووی وەکو خۆی لەسەری سوور نەبوو. تەنانەت ئیمامی شافعی بە موزەنی دەڵێ کە خوێندکاری خۆیەتی، دەڵێ ئەو شتانی کە من پێ دەڵێم هەموو وەکو خۆی وەرمەگرێت، چونکە ئەمە دینە، بڕۆ خۆت بخوێنەرەوە، خۆت سیر بکە. و اختلافی ئەبوو یوسفی خوێندکاری ئەبوو حەنیفە لەگەڵ محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی لە نێو خۆیاندا و لەگەڵ مامۆساکەیاندا ئاشکرای و واضحە. ئەمە هەمووی ئەوەمان پێ دەڵێکە بەڵێ توراث ڕاستە گرنگە و ئیستیغنای لێ ناکرێت، بە تایبەتی لە حەقلی علمی و معرفیدا ناکرێت ئیستیغنا لە توراث بکەین بە هیچ جۆرێ، لە بواری ئیستنباطی ئەحکامدا ناکرێت ئیستیغنا لە توراث بکەین، بەڵام ناشکرێت هەمووی وەکو خۆی وەربگرین، بەڵکو بە نەظەرێکی محققانە، مدققانە، فاحصانە، چۆن دەڵێ لە بێژنگی بدەین ئەوەی کە سوودی هەیە بۆ ئێستەمان وەری دەگرین، ئەوەی کە بارودۆخەکەی گۆڕاوە بە پێی گۆڕانی بارودۆخەکەی خۆمان خوێندنەوەیکی دیکەی بۆ دەکەین. دەست خۆش بێ کاکتۆریان. کاکتۆر کەریم ئەگەر بپرسین باشە ئێمە خاوەنی ئەم هەموو توراسە دەوڵەمەند و
پڕ نووسرا و پڕ گەوهرەین بۆچی مسلمانان دواکەوتون بۆچی ئەم کاری ئەم توراسەیان نانتوانی تەوزیفی بکەن و بیکەنە خاڵێکی بەهێز بۆ پێشکەوتن و بەرەو پێشچوونیان لە ناو جیهانی ئەمڕۆی مسلمانانە خۆی ئێمە گەر بێت و باسی بەشێرێت بکەین بەعام تاوان هۆکاری پێشکەوتن وەکو چۆن بە عەرەبی ئەڵێ الحاجەت ئوم الاختراع پێداویستیەوە لە ئینسانەکە هەڵ بدا و بگەڕێ لەر واقعە بەشریەت تا 200 ساڵە لەمەوبەر یعنی باوڵێن بە خاوی ئەڕۆیشت ئەم قەڵەمبازە تقریبان بووی 200 ساڵ تقریبان دوای زیاتریش دوای پەیدا دۆزینەوەی ترانزستەر و ئەوانە بەشریەت ئەم قەڵەمبازەی دا و وا زۆر بەسەریعی پێشەکەوێت ئەگینا بە درێژایە چەندین هزار ساڵ بەشریەت ینی هێواش هێواش ڕۆیشتووە ئەگەر با تا بەم ڕتمە ئەگەر پێشتر هەر بەم ڕتمە بووە ئێستا زۆر فەرقە لە 10 ساڵ لەمەوبەر مەسە عالەمی ئینتەرنێتەوە جۆرشتانە ئەگەر بامان ڕتم بڕۆشتە بەشریەت فەرقێکی زۆریە کرد ئێمە ئەوە جێی گومان نییە کە مسلمانان تاک و ئەوروپا هەڵنەسایەوە مسلمانان لە پێشتر بوون بەڵام لە واقعە خۆی چونکە مسلمانان لە پێشتر بوون و باڵا دەست بوون وەکو تەحدایەک نەبوو بەرامبەریان ئەو تەحدایەکە نەبوو ئینسان ئاتەن ئێستا کەسێک با بڵێن هەر ملەتێک ئەگەر تێر بێت و مەشاکلی نەبێت زۆر بدا ناکات دایمە ئەوانەیە بداکەن کە مەجبورن بگەڕن بدوایشتە ئێستا دایمە مۆزەف زۆر دەوڵەمەند نابێ زۆر کە زۆر لەوانەیە کە دەوڵەمەند فاشم لە دراسە بۆ چونکە ئەگەرە لەم دەرگادا لەو دەرگادا ئاخری سەری لە شوێنێک و دەریانێکە ڕێکەوێتە شوێنێک کە پاری چاکتیا دەستکەوێت مۆزەفیش تەقەتەق لەجێی خۆیەوە هەر بەو معاشە اکتفاکە وینەکە ئەلمەنەوە لەم ئەم لەو خوێنەوارترە لەو مسەقەفترە لەو تێگەشتترە لە ژیان کەواتە هەڵدان حاجە ئەساسی هۆکاری سەرەکی بۆ پێشکەوتن لە ئەوروپا ڕاستی ئەتوانی بڵێ ئەو دواکەوتنەی تایە بوون ئەو زوڵم مستەمەی تیا ئەژیان ئەو هەژارەی تیا ئەژیان نەبوونی دەرامەت مەسەن لە بواری خۆزانی ئەوروپا زراعمراعی زۆر کەمە ئەرزی زراعیان زۆر کەمە مەناخیان بۆ ئەوە ناگونجێ دائما لە کانگاکانی زێڕایشیان کردەوە کە چەند ئیشێکی قورس بەوە بینترین دەرامەتیان بووە ئەمانە وای کردووە کە هەوڵ بەد دایمە لە هەڵپا بن بۆی بگەڕ ئەو گەڕانە یعنی وا لێکردن ڕیان بکەوێتە سەر چۆن وەکو کۆمەڵێک هەر ئەگەر دوای ڕیانەکەوێتە هینێک با بڵێن خەزنێک ئەتوانی بڵێ غەر باوە ڕیان کەوتە ئەو خەزنێ و ئەتر لێوە هینی پێشکەوتن دەستی پێکردن عالەمی ئیسلامی لە واقع بۆ یاڵم ئەم 200 ساڵە چونکە تا ڕوخانی دەوڵەتی عوسمانیش کە لەو دوایە با بڵێن ئەوروپاتر پێشکەوت بوو هەر دەوڵەتی عوسمانی لە پێشتر بوو لەگەڵ ئەو هەموو دواکەوتنیە هەر ئەو لە پێشتر بوو لەبەر نەبووری تەحەدیات هەوڵێک و تەقلایەکی وانە بوو بۆ هینکردن با بڵێن بۆ گەڕان بە دوای هینە گەڕان بە دوای ئەسراری زەوی و ئەسراری کەونە کە ئەلمەن ئەمە هینێکی داخوازێکی ئیسلام بووە اینجامە بۆچی مسلمانان دواکەوتن هۆکەی ناگەڕێتە بۆ مسلمان چونکە هەرم ئیسلامە بووە مای پێشکەوتنی مسلمان معقول نیە هەمان ئاین لە هەمان کاتە بۆ مای 1000 ساڵ بێتە مای پێشکەوتنی مسلمان دوایی هەر خۆی بێتە مایەی دواکەوتنی مسلمان کەواتە ئەلەتەکە ئەبێ لە مسلمانان خۆیان نابێت بەشێکی وتم علاقەی بەو تەحەدی و بەو شتەوە هەیە ئەو با بڵێن ئەوەی کە ئەو تەحەدی ڕووی لە ئەوروپایەکانە کرد لە ڕووی سیستەمەوە لە ڕووی ژیانی اجتماعی و سیاسی و ئابووری و ئەو شتانەوە ئەمە وای لێ کردبوون دوای ئەوەش ئێمە ڕاستیەکەی 100 ساڵە ئەمە ئەلمانێت لە وڵاتانی مسلمانانە حکومەکات ئەمە یعنی کەواتە بەیشێت و ناتوانانی ئیسلام تۆمەتبار بکەی بۆی ئەو بەرپرسە لە دواکەوتنی مسلمان بەڵێ یعنی ڕۆڵی هەندێک با بڵێن هەندێک جار زانایانی ئاسۆتەسک عالمی ئاسۆتەسکە بووە یان مەسەلەن هەندێک جار هەندێک ئەفکاری با بڵێن تەسەوفی لەناو مسلمانانە کە باسی زوهد ئەو شتە هانی مسلمانانەدا بۆ زوهد و بۆ هەڵنەدان و بۆ تێنە کۆشان و بۆ باخنەدان بتونە ممکن ئەمانە لەم دوایە کە حرکاتی تەسەوفی زوهدی زار بەسەر مسلمانانە ڕۆڵێکی هەبوو بێت و زۆر جار دەسەڵاتداران مەسەلەن وەکو پێم وتی
يعني ئێستا بۆی هەیە دەوڵەتی عوسمانی کە دەوڵەتێکی ئیمپراتۆرێکی زۆر گەورە بوو بەڵام پێشکەوتو نەبوو هەروکو چۆن فارس مەسەن فارس چەند سەد ساڵ یەکێک بوو لە با بڵێن لە ساداتی عالم یەکێک بوو لە ئیمپراتۆرە گەورەکان بەڵام وڵاتێک بوو هیچ حەزارێکیان نەبوو ئێستا بڕۆ تەماشای فارس بکە پێش ئیسلام هیچ حەزارێکیان نییە ڕەنگە دوو کتێب دەست نەکەوێت لە هەموو ئێرانە کۆی کەیتەوە پێش ئیسلام دە کتێب دەست نەکەوێت بەڵام لەگەڵش نیوەی دنیایان بەدەستەوە بوو مسلمانان یان نیوەی دنیایان بەدەستەوە بوو بگرە یعنی زۆرجار پاشەکانی ئەوروپا بە ئەمری ئەبوا ئەزنی سوڵتانی عوسمانی بخوازایە کە کێ بکرێ بە پاشا و کێ نەکرێ تاونە مسەیتر ببست لەبەرەوە هەستیان نەکردو پێدەویستیە کە بێت بۆی هەوڵ بدەن ئەمە ئەم تەحدیوای کرد لە غەربە ئەو تەتەورە ڕووبدات و پێشمان بنەوە و یعنی کلیلی خەزنەکەیان دەستیان کرد بەسەر کلیلی خەزنەکە و تر ئێمەیان لێ مەحروم کردو و ئێمەش لەبەرەوەی دەسەڵاتەکان حقە دەسەڵاتی ئەلمانی ئەوان بەرپرسن ئەلمانیەتی عالم ئیسلامی بەرپرسە لە دواکەوتنی مسلمانان بە پلەی یەکەم نەک ئیسلام و نەک زانانی کەلتۆر بەڵێ کەواتە ئەگەر من ئیزافەیەکم ببێ یعنی توانین بڵین توراس بە تەنها پێویست نییە بۆ پێشکەوتن ینی تەوزیفی توراسیش کە گەورەترین کێشە بووە لایەن مسلمانانەوە بەداخەوە ینی ئەم توراسە دەوڵەمەندەی ئێمە توانین بڵین غەرب پێش ئێمە توانی تەوزیفی بکە هەموو ئەو زانست و هەموو ئەو کتێبە گرنگانەی کە لە عالەمی ئیسلامیە هەبوون مستەشریقەکان ڕۆژهەڵات ناسەکان توانیان تەرجەمەی بکەن بیبن بە وڵاتانی خۆیان تەنانەت بیکڕن بتوانن تەوزیفی بکەن و تەطویری پێ بدەن لە وڵاتەکانی خۆیانە وهروەها ئەتوانین بڵین ینی زۆر ئاسایی ئێمە ڕەخنەش بگرین لە دەسەڵاتی ئیسلامی دەسەڵاتی ئیسلامیش لە 300 ساڵ 400 ساڵ لەمەوە پێشە بەڕاستی نەیتوانی و مواکەبەی مرۆڤایەتی بکە ینی بەتایبەت هەندێک خەلیفەی کۆتاییەکانی خەلیفەکانی عوسمانی بەهۆی زوڵم و زۆر و جەوریان بەشێکیان تەوان نەیانتوانی وە کاریگەری ڕاستەوخۆیان هەبێ لەسەر توراست سەبەکە زوڵم حاجە نەبووە حاجەشیان بووە کاک دکتۆر ئێستا ئەگەر دیقەت بگری یعنی ئەوەی کە پێویست بووە بێتە ناو مسلمانانەوە وەکو جارێک باسمان کرد بەیەکیشەوە یعنی مفتی مسلمانان ڕێگەی نەداوە مەطبعە بێتە ناو خلافەی ئیسلامیەوە یعنی ئەمە گەورەترین خەلەل بووە یعنی لە ناو ینی چەند ساڵێک دواکەوتووە هاتنە ناوەی مەطبعە لەبەرەوەی کە گوایە ئەمە شتێکی ناشەرعیە ینی بەشێک لە کولتور و سەقافەش کاریگەری هەبووە لەسەر دواکەوتنی مسلمانان بەڵام لە ڕاستیها هۆکار زۆرن بۆ دواکەوتنی مسلمانان نەتوانین لەوانەیە نەتوانین لە ئەم بەرنامەیەکی چەندەها نووسرا و چەندەها کتێب هەیە لە بوارەیە بەس ڕاستی ئەتوانین بڵین وەکو جەنابەت فەرمووت ئەم دەسەڵاتی ئەلمانیەتەی کە 100 ساڵ لەمەوە پێش بڵین حکومداری مسلمانانی کردووە ئەتوانین بڵین سەبەبی ڕاستەوە خۆن لە خزمەت نەکردنی ئەم توراسە و تەوزیف نەکردنی بۆ پێشکەوتنی مسلمانان ئەگەر بڵین بینە سەر بابەتێکی تر لە بابەتەکانی کۆتایی بەرنامەکەمان پێم خۆشە باسی کاک دکتۆر باسی ئەو بکەین ڕۆڵی زانایانی کورد لە توراثا چی بووە ینی ئایا کاک دکتۆر بەختیار زانایانی کورد تا چەند ئیزافەیان هەبووە بۆ توراثی ئیسلامی چۆن توانیویانە خزمەت بکەن بە توراثی ئیسلامی و ئەم توراثە چ ئیسفادەیەکی هەیە بۆ ئێمە بۆچی ڕۆشنبیرانی کورد یعنی بە دروستی لە خزمەت ئەم کەلەپورە نین و وەسڵ ئەکەنەوە لە مامەڵەکردن لەگەڵی بەڕای جەنابتان ئەمە بۆ ئاوایە یعنی زیانەکانی چین بووە بەتایبەت بۆ میلەتی ئێمە کاک تۆ کەریم ئەگەر لە جەنابتەوە دەست حەزەکی کاک ترسم وەختەکەمووی بەرمە نا دکتۆریان ئەگەر لێمان بێ والله خۆی وەکو لە سەرتاشە ئاماژەم پێداینی ئێمە ڕۆشنبیرانی کورد لەبەرەوەی کە پاشخانێکی مارکسیانە بەداخەوە بە چاوێکی با بڵێن دەمارگیری و هین تەماشای ئیسلام خۆیەکەن چ جای کەلەپورەکەی لەبەرەوە موقفێکی نەرێنی و موقفێکی سلبی و دژایەتیان لە هەموو ڕابردووی هینوەرگوی ئەلمان ئەنەهۆ کورد یان بەبێ ئیسلام ئەگەر کورد ئیسلامی لێ دەربێنی چێکی نامێنێت تۆ ڕاستەکەی نەکەر کومەوەکو ئاماژەم پێدا فارس ئەگەر ئیسلامی لێ دەرکەی فارس غیری ئەو دەسەڵاتی کە هەی بووە ئەمە وەکو مساهمە لە ینی حەزارەی بەشەریەتە فارس شتێکی وای نەبووە بەس دەسەڵاتێکی بۆ ملەتانی ژێردەستی خۆی ئستعباد کردو و زەلیلی کردوون و خێروبێراتی وڵاتانی خواردووە و
هیچێک پێشکەش نەکردوون. باشە زیانی چیە کاگتۆر تعامل نەکردن لەگەڵ کەلەپوری ئیسلامی بۆ ملەتی خۆمان ئێمە ملەتی ئێمە وەکو هینێکە وەکو ڕۆکێکی بە ڕەگوڕشە ئەمێنینەوە چونکە ئێمە پێش ئیسلام بەشداریمان نییە هی ئیسلامیش دەربێنین ئێستاش بەشداریەکمان نیە وەختم مانای ئێمە ملەتێکی هیچ ماهیەتێکمان نییە و هیچێکمان تیا بەس هیچێکمان تیان نییە یعنی بۆ بشێک ئێمە یعنی بڵێن ئێمە شتێکین نێمە لە تاریخ ئیسلامیە لەواقع تەنها ئیسلام ڕێگەیدا بە کورد ڕۆڵ ببینێت فارس بە هیچ خۆیان فارس خۆیان وەکوتم حەزاریان نەبوو ڕەنگە بەعزێ کەس بەلای سێر بێ و شتێکی تازە بێت چۆن ئەمپراتۆری ساسانی حەزاری نەبوو ئەمپراتۆری ساسانی بەس دەسەڵاتێکی بۆ ئەڵێ دەوڵەتی عوسمانی کە نیوەی هەموو عالم بەدەسەوە بوو ڕازیت پێی بڵێ حەزارێکی نەبووە یا هینێک با بڵێن عەلم و تەکنۆلۆژیا شتیوان نەبووە و بایەخیان پێ نەدا بۆ ئەمەد قبوڵە بۆ چیوەت قبوڵ نەی بڵێن مەسەن دەوڵەتی ساسانی حەزارێکی نەبووە. باش دەست خۆش کاگتۆریان کاگتۆر بەختیار ئەگەر ئیزافەیەکت ببێ بۆ ئەم بابەتە جواب پرسیارکەم نەدا بەس من پێم وایە ئضافەتەن بۆ سەر ئەوانی کاکتۆر فەرمووی بە شەکل هۆکاری تەخەلوفی ئێمە لەگەڵ ئەوەی ئەو تۆڕاتە گەورەیەشە بۆ ڕەنگە هەڵەی مسلمانان خۆیان یا بە تایبەتی کەسایەتی ئاینیەکان بوو بێت کاتێککە تۆ تۆڕات وا وێنە دەکەیت کە ئەوە بریتە لە دین یا هەڵسوکۆتی مسلمانان وا وێنە دەکەیت کە ئەوە دینە ڕەنگە خەڵکێک جا ڕۆشنبیرە لە هەر شوێنێک دەژیت هەر ناویشی لێدەنەی لەژێر دەسەڵاتی ئەلمانیا یا ئیسلامیایە ڕەنگە نفورێکی بۆ دروست بێ بەرامبەر بەم دینەی کە تۆ ئاوای وێنای دەکەیت بۆیە وەکو کاکتۆر فەرمووی ڕاستە تۆڕات زۆر گرنگە بەڵام تەوظیفی تۆڕات گرنگترە لە خودی تۆڕاتەکە بۆ بەروپێشوونی ئێمە و یەکێکی دیکە لە ئەسبابی تەخەلوف کە بگەڕینەوە پرسیارەکە یەکەم بە بۆچوونی من جەهلە لە عالەمی ئیسلامیا زۆر بڵاوە ئێستا خەڵک نە خوێندەوارە نەدەخوێنێتەوە و ئەو بە شەش کە خوێندەوارە لە شوێنی پێویست دانان دێت لە سەدا چلی حەملەی شەهاداتی ئەولیا لە عالەمی ئیسلامیە لەگە و شوێنی مناسیبیان نییە. باشە کاگتۆر ئەم ڕۆشنبیرانە زۆر کاتمان نەماوە ئەگەر بڵین ڕۆشنبیری کورد بۆچی پشتی کردوتە تۆڕات ینی هۆکارەکەی چییە چ زیانێکی هەیە ینی دیارە ڕۆڵی زانایانی کورد لە دەوڵەمەندکردنی تۆڕاتی ئیسلامی زۆر زیاتر لەوەی کە لە چەند دقیقەیەکی ئاوەکەمدا بتوانین باسی بکەین بۆ نمونە لە بواری فقهیدا یەکێ لە گەورەترین زانایانی فقیه ئیبن تەیمیە کورد بووە لە بواری علومی حەدیثە یەکێ لە شەیخی هەموو محەدثین ابن صلاح شارەزوری کورد بووە لە بواری ئوسوڵی فقهدا ئامێدی و ابن الحاجب کە گەورەترین زانایانی ئوسوڵین لە متأخرین کورد بوون لە بواری تاریخدا ابن خەلەکان کورد بووە تەنانەت لە بواری فەلەکیات و ئەسێرەناسی و دیاریکردنی کاتەکانی مانگ و سەرەتای دەستپێکردن و کۆتایی مانگە عەرەبیەکان شێخ حەسەنی گڵەزەردە کە لەم زانا متأخرینانە بۆ کورد بووە بۆیە دەکرێت بڵین ڕۆڵی زانایانی کورد لە پێشخستنی تۆڕاتی ئیسلامی کەمتر نەبووە لە زانایانی عەرەب بە تایبەتی وەکو ئاماژەمدا لە فقه لە ئوسوڵی فقه لە تاریخ و لە زانستەکانی لوغە و علومی ئالە منطق لوغە ڕەوانبێژی زانایانی کورد دەورێکی باڵایان هەبووە لە دەوڵەمەندکردنی تۆڕاتی ئیسلامی بەڵام ڕەنگە زۆر لە خەڵک نەزانێت لەبەر ئەوەی بەرهەمەکانیان بە کوردی نەنووسیوە بەڵام زاناکان خۆیان کورد بوون و ڕۆڵێکی گەورەیان هەبووە لە خزمەتکردنی تۆڕاتی ئیسلامی کەواتە ئیضافەی زۆریان بووە بۆ کەلەپوری ئیسلامی ئەگەر من ئیضافەی هەندێشت بکەم ئەتوانین بڵین ئێمەی موسڵمان ئێستاش کۆمەڵە زانای گەورە هەیە لە ناو میلەتانی ئێمەدا کە ئەتوان خزمەتی زۆریان بووە و لە سەدەکانی پێشوو سەدان مەلا و سەدان عالمی گەورە خزمەتیان بە کەلەپوری ئیسلامی کردووە بەڕاستی حەق نییە ڕۆشنبیرانی ئێمە بازاڕی کوردی و کتێبخانەی کوردی پڕ بکەن لە هەندێک ڕۆمان و هەندێک بابەت و هەندێک نووسراو کە هیچ سوودێک ناگەێنن بە گەلەکەمان ئێمە دەتوانین سوودێکی گەورە لە ئیسلام وەربگرین بۆ خزمەتی ڕۆڵی دۆزی گەلەکەمان و بەڕاستی ئەگەر ئێمە بین خۆمان دابڕنین لەو کەلەپورە گەورەیە لەو خزمەتە گەورەی کە زانایانی ئیسلامی کردویانە بە کەلەپوری ئیسلامی زیانێکی و زەرەرێکی گەورە بە خۆمان بە میلەتی خۆمان بە دۆزەڕاوەکەی خۆمان دەگەێنین لە ڕاستیە کاتمان تەواو بوو بۆ تەواوکردنی ئەم بابەتە لە حەڵقەکانی ترە درێژەی دەبێ لە کۆتاییە ڕێز و سپاسمان هەیە بۆ کەناڵی ئاسمانی پەیام و هەموو کەسانێک کە بەم بەرنامەیەمان دوو بوون و کاریان تێدا کرد و متابعی ئەکەن و سەیری ئەکەن و بابەتی کەلەپور وەکو باسم کە درێژەی دەبێت لە حەڵقەکانی داهاتووە لە کۆتاییدا بەخوای گەورەتان دەسپێرین وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.